والله ئەگەر بۆ ئەوان خیانەت بۆچی بۆ ئێمە خیانەتە بەڕاستی خۆ زۆربەی سەرکردەکانمان هەمووی لێ مشەوەرەگرن ئەی فەرقی ئێمە ئەوان چێ بەڕاستی ئەگەر ئەوان وەرەگرن با مشوەری نەگرین بەڵام ئەمانە ڕاست ناکەن جارێ تەنها لە خەمی کۆکردنەوەی پارەیان بۆ مناڵەکانیان بۆ وەچەکانیان بیر لە ملت ناکەنەوانێ بەڕاستی ئەگەر تۆزی بیان لە ملت کردایەتەوە بەم شێوازە نەئەبوو زۆر بەداخەوە بەم حکوومەتە ئێمە بەڕاستی هەمومان هەرێکە لە ئێمە بپرسی خەمخۆری ئەم میلەتێ خەمخۆری میلەتی کوردە خەمخۆری نیشتیمانەکەیدی بەڕام ئەمانە وایان لێکردوین کە نیشتیمان و خاک و هەموو شتێکمان لە بەرچاوکەوێ هەمیشە ئێمە گلەی لە مێژووەکەین ئەڵێن بۆچی ئێمە نەبوون دەخاوەن دەوڵەت یان نەماتوانێت کیانێکی سیاسی دروستکەین دیارە ئەمسالی ئەمانە بوونە بۆیە میلەتی کوردها تووشی ئەم دەرد و حەزی نەکردەوە کە دەوڵەت دروستکە چکە ئەمانە بوونەوەیان وان ژێدەستەکانی خۆیان کرد کە بزار ملیان دا چێڵێ خیانەتە ئەگەر بە پێی دەستور بێ و بە پێی یاسا بێ و کوردستان سەر بە حکوومەتی عێراق بێ و دیارە فەرقی نەبێ کوردستان لەگەڵ عێراقا دیارە واجبیانەوە پێویستیانە پێویستە کە حکوومەتی مرکزی التیزامی بێ بە موچە و لە وەختی خۆیان بیات بۆچی خیانەت من کێ بەخێوم کات لەگەڵ ئەوم کێم مەعاش و نانم باتێ لەگەڵ ئەوم ئیتر زیاتر من نییە هیچ شتێکتر تەواو بەخیاتی نازانی ناوەڵا بەخیات نییە خوا کات وەڵا عیبی نییە مەعاش بۆ حکوومەتی عێراق بمان وەرگریتەوە هیچیمان هیچمان باش بەدە و دانیشتوتەوە خوا بخیاتی بۆ بخیانی بۆ خەڵک بخیانێتە کە پیا بۆ خۆی خیانەت بە خەڵک خیانەت نییە باز ئەگەر خەڵک داوای حەقی خۆشیگە قەیسەکە ئەمان کە موسەنیان با داوا لە بەقاکەن هیچ بڕوا ناکەم کەم بێتەوە من پێم خۆش ئەمان موسە بە نەک لە بەقا بێت من خۆم حەزەکەم حەرێمی کوردستان هەموو مانگە مەعاشەکە با بە خەڵک بوتەوە خیانەتەکەت چی یعنی کابراکە تۆ نەتوانی بیەیت مەجبوری کە داوای لەکە تۆ مەعاشی بەرێ با داوا لە حکوومەتی عێراقی نەکە ئێ ئەمان توان داوا نەکەم بڵێ ئەمەش نامانەیە ئەکە ئەوان داوایەکەن بە حاڵەتیش داوایکە وایە ئەکەندان پەرلەمانەکان مەعاجێکی وەرەگرن ئێ دامانی بە حاڵەتی با داوایکە قەیسەکە فەرە وەڵڵاهی خیانەت نییە بەڵامی تە جاڵێکی جا ئێمە دەسەڵاتیاوانمان نییە داوان بۆ خوا وەریەگرێن لە بەغا ئێمە دەسەڵاتیاوانمان هەیە وەرگرتنیاوەری نەگرن چێڵە خیانەتە بۆ نەخێر ئەسڵ ئەساسی نییە و ئیشێکی باشیشە و قەوارەی حکوومەت یاریمیش بەوە تێک ناچێ و قەوارەی حکوومەت یاریمیش زیاکا پێی و ئیشێکی زۆر باشیشە هەموو موچەکانیان لەسەر بەغایە هەموو حیمایەکانیشیان لەسەر بەغایە بەس فەقیر وەژارەکە باجێمایە بەس فەرمانبەرانی هەرێمە تووشیان کێشە و هینا نەبووە جا ئەمان چێن برێت چەقەڵ و دەغەڵن بۆ چین بۆ تۆ شوێن بە حکوومەت کام حکوومەتە کامەیە حکوومەت بۆچی خیانەتە یارمەتیت بە خیانەتە تۆ لە خۆ تۆ دینارەگەی بە من وەڵڵاهی من ئەڵێم هەچیان موچە بە پیاوی چاکە هەچیان موچە بە پیاوی چاکە ئیتر حێرێم ئەیە حکوومەتی عێراقیە هەڵێ موچەیە کاکە ئیتر بۆچی خیانەت بێ ئەوان خوان هەمویانەوەی کە بەرپرسە لە بەغا وەریەگرێ ئەمان ئێستاکان ئەگەر تۆ وەریگرین بۆچی خیانەت بێ ئەبێ ئەوان مەمنونیش بن